بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب پەروەردە لە 101 هەنگاودا. نووسینی عوثمان نووری طوباش. وەرجێڕانی لە عەرەبیەوە بۆ کوردی عەبدولکەریم فەتاح. نۆرە و ساڵی چاپ 1/2014. خوێندنەوەی ئاکار حوسێن. هەڵەبڕ ئارام یونس سدیق. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. باشترین وتە لە قورئانی پیرۆزدایە. وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغ الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. سورة القصص آياتي 7 لآياتي تردا خواهي قورا دفرمي ثم لتسألن يومئذ عن النعيم. سورة التكاثر آياتي 8 یەکەم پەروەردە لە ناو ڕەحمی دایکەوە دەست پێ دەکات. دایک یەکەمین پەروەردەکەری مرۆڤە. دووەم منداڵ سپاردن لەلایەن خوداوە و ئەوانی بە ئێمە بەخشیوە تاکو بۆ دایک و باوک و پەروەردەکاران ببنە توێش و خێر و چاکە. سەیەم ڕەوشتی بەرز و ڕەفتاری جوان و کەسایەتی ساغ و تەواو باشترین میراتێکە باوک و دایک بۆ ڕۆڵەکانی بەجێبهێڵن. ڕێگەی گەیشتن بەو ئامانجانە بریتیە لە پەروەردەی دروست. چوارەم مرۆڤ لە هەموو دروستکراوەکانی تر زیاتر پێویستی بە پەروەردەیە. گەورەکردن و بەخێوکردنی مرۆڤ بریتیە لە هونەری ژیانێکی بەرز و بڵند. خوددا پێغەمبەرانی ڕەوانە کردووە بەوەی مەزنترین کەسانێکن بە پەروەردەی مرۆڤ هەڵبستن. واتە کاری پەروەردە یەکێکە لەو ئەرکە مەزنانەی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاست پێدراوە. پێنجەم پەروەردەکەر ئەو کەسە نییە تەنها زانیاری ببەخشێت بەڵکو کەسێکە تۆوی ڕاستگۆیی دەچێنێت و ئاسۆکان بەڕوودا دەکاتەوە و بانگ بۆ عەقڵێکی تەندروست دەکات و بنەما و بنچینە و پایە و ئادابەکان فێر دەکات. واتە پەروەردەکەر کەسێکە کە ویژدانێکی تەندروست لە لای کەسی پەروەردەکرا و بەرهەم دەهێنێت. شەشەم بۆ ئەوەی منداڵێک پەروەردە بکەیت بە تەنها ئامادەکردنی ژووری نووستن و تێرکردنی سچی بەس نییە بەڵکو مەرجە کە جیهانی عەقڵ و ڕۆحی بەزانست و عیرفان برازێنیتەوە. حەفتەم پێویستە کەسی پەروەردەکەر ناخی ئەو کەسەی پەروەردەی دەکات پاڵفتە بکات. پەیوەندیەک لە نێوان ئەو و کاروبارە ڕۆحیەکان و نهێنی و حکمەتەکاندا دروست بکات. واتە تەنها زانستی ڕواڵەتی فێر نەکات. هەشتم پەروەردەی ناتەواو ئەو پەروەردەیە بە شێوەیەکی تاکڕەهەندی پێشکەش بکرێت دوور لە کاروبارە ڕۆحیەکان. مەرجی پەروەردەی دروست ئەوەیە کە هاوسەنجی لە نێوان مادە و مانادا بکات. ئەگەر نەفێرخواست وەک باڵندەیەکی لێدێت بیەوێت بەیەک باڵ بفڕێت ئەو کاتە دەبێتە خۆراکی پشیلەیەکی برسی. نۆیەم بەپێی تێپەڕبوونی کات هەر بوونەوەرێک کە ناتوانێت تەبایی هەبێت لەگەڵ تەوژمی ژیاندا کۆتایی پێدێت و بڕیاری تیاچوون بەسەریدا دەسەپێت. وەلەو پێناوەدا ئامۆژگاری گەورەمان عەلی کوڕی ئەبی تاڵیب هاتووە. منداڵەکانتان لەسەر شتێک پەروەردە بکەن جیا لەوەی ئێوە لەسەری پەروەردە کراون چونکە ئەوان بۆ سەردەمێکی جیا لە سەردەمەکەی ئێوە دروست کراون. دەیەم تۆ ئومەتێکی سەرکەوتوو نەبەزیوی گەردەستەیە مرۆڤت لە ناودا بێت لەسەر پەروەردەیەکی تەندروست پەروەردە کرابن. ئەگەر نا تۆ ئومەتێکی بەزی و شکست خواردووی. 11 کەرامەت ئەوە نییە داهاتووی گەل و نەتەوەیەک ببینیت بە تەنها سیرکردنێکی منداڵان و لاوان ئەو ڕاستیەت بۆ دەردەخات. گەر هێز و توانایان لە پێناوی چاکە و لایەنی ڕۆحی و ڕەوشتی بەرزدا بەخت کرد ئەوە داهاتووی ئەو ئومەتا ڕۆشنە. بە پێچەوانەی ئەمەوە گەر و زەکانیان لە پێناوی حەز و ئارزوو هێزی ناپاکدا بەخت کرد ئەوە سەرنجامێکی دڵتەنگ چاوەڕوانیان دەکات. 12 سرمایە بە دوای بەپیتترین مەیداندا دەگەڕێت
تاکو خۆی تێدا بەرهەم بهێنێت بەڵام پەروەردە گرنگترین مەیدانە کەو بەرهێنانی تێدا بکرێت پەروەردەکردنی مرۆڤێکی بەرزی نمونەی ورترین ژمێریاری داهاتووە سێزدە پێویستە کەسی پەروەردەکەر ڕەوشتی بەرز و دروستی لێبووەشێتەوە کە سەرنجی دڵان ڕابکێشێت لە ڕۆحیەوە بەزەیی پەرش بکاتەوە و لە دڵیەوە نور و ڕۆح و وزەی ئەرەیی ببەخشێتەوە چواردە کەسێک ناتوانێت خەڵکانێک ڕازی بکات کە هیچ کامیان پابەند نین بەوەی دەیڵێ و دەیکات ضیا پاشا دەڵێ ئاوێنەی هەر کەسێک کردارەکانیەتی تەماشای گەڵتەجاری ناکرێت پازدە پێویستە پەروەردەکەر یەکەم جار ژیانی خۆی بە ڕەوشتی بەرز بڕازێنێتەوە بەر لەوەی خەڵکی فێر بکات و داوا بکات لێیان ئەنجامی بدەن تێبکۆشێت بۆ ئەوەی ببێت بە نمونەیەکی زیندوو لەو مەیدانەدا شازدە پێویستە پەروەردەکەر وزە ئەرەیەکانی خۆی بەسەر دەوروبەردا دابەش بکات تەنانەت ئەو دیمەنانەی لەناو ئاژەڵان و جانداراندا دەیانبینێت لەم میانەدا دەربڕی مەبەست و ئامانجێکن مریشێک جوچکەکانی دەخاتە ژێرباڵیەوە و بە پەروەردەکردنیان هەڵدەستێت مار بێچوەکانی خۆی لە بەرچاوی و لە نزیک خۆیەوە گەورە دەکات گەر جانداران بەم جۆرە بن ئەی مرۆڤ پێویستە چۆن بێت حەفدە پەروەردە دروستبوونی نییە لە ژینگەیەکدا ئاسایش و متمانەی تێدا نەبێت پێویستە پەروەردەکار بەر لە هەموو شتێک بتوانێت بۆ دەوروبەری ڕەوشتی دروست بەخش بکاتەوە چونکە مرۆڤ بە گەورەی و مەزنی کەسی ڕەوشت بەرز سەرسام دەبێت و شوێن پێکانی لە هەموو بوارەکاندا هەڵدەگرێت هەژدە لەم سەردەمەدا خەڵکی بەپێی پلە و پایەی دنیایی شێوەیان گرتووە و دابەش کراون چاخی سەعادەت سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەچنینی ڕوحانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و ئەهلی سوفا کە مەزنترین نمونەی باوەڕ بوون ڕەنجی گرتبوو عەبدوڵای کوڕی مەسعود خوددا لێی ڕازی بێ کە یەکێک بوو لە شاگردانی سوفا تعبیر لەو حاڵەتە دەکات کە لەژێر پەروەردەی پێغەمبەری خوددادا صلی الله عليه وسلم پێی گەیشت بوون دەفەرموێ گوێمان لە یادی ئەو پاروانە بوو بە گەروماندا دەچوونە خوارەوە نۆزدە هاوڵیکردن و ئامۆژگاریکردن لە گرنگترین ئەو ڕێگانە بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پەروەردەکردندا بەکاری دەهێنان چونکە لە هاوڵیکردندا پەیوەندی دڵ و دەروون بوونی هەیە هاوڵیکردن بۆ گوێگر وەک ڕاچێتەی پزیشکی وایە کاریگەری هاوڵیکردن لە کەسێکدا دەردەکەوێت گوێی بۆ هاوڵیکردن بگرێت 20 پێویستە کەسی پەروەردەکار ئاگادار بێت لەوەی کە ئەگەری ئەوە هەیە ئەو قوتابیەی متمانەی کراوەتە سەر لە داهاتوودا کەسایەتێکی مەزنی لێ دەربچێت هەروەها پێویستە لەسەری کە بێ ئاگا نەبێت لەوەی ئەو کەسەی پەروەردەی دەکات لەوانەیە کەسێکی لێ دەربچێت کە دنیا بگۆڕێت ئەگەری ئەوە هەیە کەسی پەروەردەکەر لە داهاتوودا لەژێر پێشەوایەتی ئەو کەسەدا بێت کە پەروەردەی کردووە 21 پێویستە مرۆی پەروەردەکەر گرنگی بەگەشە و گۆڕانی خۆی بدات تا بتوانێت بە باشترین شێوە ئەرکەکەی سەرشانی ڕابپەڕێنێت دەبێت هەوڵدان بۆ گەیشتنە کەماڵ پێگەین تیایدا سیفەتێکی سروشتی بێت ئەگەرنا ئەگەری ئەوە هەیە زۆرێک لە توانا و لێوەشاوی و ئامادەیی کب ببنەوە بەهۆی بێتوانایی کەسی پەروەردەکەرەوە 22 نەوەی ئامادە بەرهەمی پەروەردەکەرێکی ئامادەیە واتە ئەوانە جێپەنجەی کەسانێکی مەزن و پێگەیون کە پەروەردە دەکەن و زانست و ئەخلاق دەڵێنەوە بەڵام ئەوانەی کەسانێک دەستی بۆ پەروەردەکردنیان بردبێت کە توانا و لێوەشاوەیان کەم بوو بێت سروشتیە کە شاگردەکانی هەر وەک خۆی لاواز و نەئامادە دەربچن 23 گەر ویستمان شاگردانێکمان دەست بکەوێت خاڵی بن لە نەنجی و ناتەواوی ئەوە خۆمان ناچار دەکەین کە پەروەردەکەرێک بین ناتەواویمان تێدا نەبێت 24 ئەو شتەی کە چاکسازی تیادا کراوە بەڵگەیە لەسەربوونی کەسانێک کە بەکاری چاکسازی هەستاون کاری پەروەردەش هەر بەو جۆرەیە توانای پەروەردەکەر بەو شاگردە دەپێورێت کە پەروەردەی کردووە 25 لە ئەرکە مەزنەکانە کەسی پەروەردەکار هەستێت بە پەروەردەکردنی خۆی بە شێوەیەکی باش و تێر و تەواو چونکە مانایەک بۆ پەروەردەکەری نەئامادەبوونی نییە جگە لە بەفیڕۆدانی کاتی شاگردەکەی کە متمانەیان بە مامۆستاکەیان داوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات
لاپەڕە 31 26 شوان بەرپرسە لە مەڕەکانی گەر لاقی بەرخێک بشکێت ناچارە لە باوەشی بگرێت هەر بەو جۆرە شاگردان لە ئامێزی کەسی پەروەردەکاراندان 27 هەموو مرۆڤێک باوەڕی وایە کە ئەو وشەی لە زاری دەردەچێت گرنگ و بەبەهایە دەیەوێت کەسی بەرامبەر گرنگی پێ بدات بەهۆی ئەمەوە پێویستە لەسەر پەروەردەکار کە بە گرنگی دان و سەرنجدانەوە گوێ بۆ قوتابیەکانی بگرێت لە کاتێکدا ئەو لە هەر گرفت و تەمومژێکدا بۆ لای مامۆستاکەی دەگەڕێتەوە 28 دەبێت پەروەردەکار گرنگی بە شاگردەکەی بدات و جێگەی سەربەرزی و ڕووسوری ئەو بێت لە ڕێگەی کار و کردەوەکانیەوە وا لە شاگردەکانی بگەیەنێت هەست بەم ڕاستیە بکات 29 گەر کەسی پەروەردەکار ئامادەیی شاگردەکەی کە وەک درەختی سنەوبەر وایە بگۆڕێت بۆ درەختێکی کورتە باڵای لاوازی 1-2 مەتری ئەوە لە بەردەم خوددادا ئەو کەسە لە کارەکەی بەرپرسیارە سی پێویستە کەسی پەروەردەکار سروشتی قوتابیەکانی بەباشی بزانێت تا بتوانێت تیایاندا ئەو شادەمارانە بدۆزێتەوە کە دەگەنە ڕۆح 31 خەڵکی لە سروشت و کەسایەتیدا جیاوازیان هەیە بۆیە دەگونجێت ڕێگەیەک یان بەرنامەیەک بۆ کەسێکی شیا و سەرکەوتوو بێت بەڵام زیان بە کەسێکی تر بگەیەنێت بۆ ئەم مەبەستە پێویستە لەسەر مامۆستا لە نزیکەوە لایەنی ڕۆحی شاگردەکانی بناسێتەوە 32 هەر کەسێک لێوەشاوی لە شتێکدا هەیە بۆیە پێویستە لەسەر کەسی پەروەردەکەر سروشت و ئامادەیی قوتابیەکانی بناسێتەوە تا بەو ئاقارەدا بە تەواوی گەشەیان پێ بدات هەروەک ناسینی دەنکی تەزبیحەکەی دەستی 33 ئێمە لە سەردەمێکداین بەبێ ئەوەی هەستی پێ بکەین وەک ڕەگ و ڕیشەی درەختێکی لافا و بردە ڕاماڵ دەکرێین ئەوەی زیاتر جێی دڵتەنجیە لەم سەردەمەدا ئەو ڕووبارانەیە ژیان بە زەوی دەبەخشن کە بەدەسەڵاتی خوددا بەسەر زەویدا گوزەر دەکەن بەداخەوە دواتر بۆ بەلوعەکان ئاراستە دەکرێن چونکە بە مەجرای دروستی خۆیاندا گوزەر ناکەن بەهۆی نەبوونی کەسانی شارەزە و پسپۆڕی تەواو تا بەو کارە هەڵبستن 34 پێویستە کەسی پەروەردەکەر خاوەنی بەزەیی و دادپەروەری بێت لە مامەڵەکردنی شاگردەکانیدا بە ویژدان بێت شتێکیان نەدات بەسەردا نەتوانن جێبەجێ بکەن هەر یەکەیان بەپێی توانای خۆی ئەرک بدات بەسەریدا 35 مامۆستای دادپەروەر مامۆستای هەموو شاگردێکە لە پۆل یان ئەڵقەی و وتنەوەی وانەدا دڵنیایی لە پۆلێکدا بوونی نییە کە دادپەروەری تێدا نەبێت هەروەها جێگەیەک بۆ ئەوانە لە ناو پۆلدا نامێنێتەوە گەر یەکسانی تێدا نەبێت وەک چۆن پەروەردە بوونی نابێت لە وەرزێکی خوێندندا کەوتنەوەی وانەی تێدا نەبێت 36 پێویستە لەسەر کەسی پەروەردەکەر بزانێت کە شوێنکەوتنی دادپەروەری یەکسانی مامەڵەکردن لە نێوان هەموودا ناگەیەنێت بەڵکو شوێنکەوتنی دادپەروەری بریتیە لە پێدانی ماف هەر بەو جۆرە پێویستە لەسەری خۆی بەدوور بگرێت لە هەر ڕەوشت و ئاکارێک کە ببێتە هۆی پێشێلکردنی دادپەروەری 37 پێویستە مامۆستای باوەڕ و ڕەوشت لە هەموو کاتێکدا و لە هەموو پرسێکدا میان ڕەو بێت نەک تەنها لەو کاتانەی کە بڕیار دەردەکات بەڵکو لە هەموو ئەو بارانەدا کە پێوانە دەکات و هەڵدەسەنجێنێ و گەواهی بە شتێک دەدات 38 پێویستە لەسەر کەسی پەروەردەکەر بۆ وانەکان پلاندا بڕێژێت بە سەرنجدان لە بابەتی وتنەوە کە ئەو ئامرازگەلە پێویستانەی بە شرۆڤەکردنی بابەتەکە هەڵدەستێت تاکو وانەکەی بەسوود و بەبەرهەم بێت 39 هەر کەسێکی پەروەردەکەر دەتوانێت لە وتنەوەی وانەیەکدا بە شێوەیەکی پلان بۆ داڕێژڕا و ڕێکخرا و ڕێگەیەک بگرێتە بەر کە بزانێت یەکەم ئەو بابەتە چیا دەیڵێتەوە دووەم وانەی پێشووتر لەکوێ داوەستاوە سێیەم ئەو بڕە چەندێکە دەیڵێتەوە و شڕۆڤەی دەکات چوارەم بڕی ئەو سوودەی بەهۆیەوە بەدەست دەهێنرێت چیە و کامەیە چل پێویستە لەسەر کەسی پەروەردەکەر لە کاتی ئامادەکردنی وانەیەکدا ماوەیەک بیر بکاتەوە لەو بابەتانەی کە وردەکاریەکانی پەروەردەیان تێدا جێبەجێ دەکات هەروەها بیر بکاتەوە لەو کات و چۆنیەتەی کە ئەو وردەکاریانەی تێدا جێبەجێ دەکرێت 41 دەبێت کەسی پەروەردەکەر باش لەوە بگات کە ئەرکەکەی تەنها بریتی نییە لە گواستنەوەی زانیاری بەڵکو پێویستە لەسەری ئەو کاتەی وانەکەی ئامادە دەکات بەشەکانی ڕێک بخات بە جۆرێک سەرنجی شاگردان ڕابکێشێت لە باسکردنی بابەتی وانەکەدا 42
ئارامی و جێگیری و بوێری بریتین لە کلیلی سەرەکی سەرکەوتن لە پرۆسەی پەروەردەدا. 43 کەسی پەروەردەکەر دەبێت تووشی وەڕەسی و شەکەتی نەبێت، بەرامبەر ئەو هەڕەشە و ئاستەنگانەی ڕوبەڕووی دەبنەوە بەزین ڕووی تێنەکات بەڵکو بە پێچەوانەوە. پێویستە لەسەری لە دۆخی دژواردا بەرگری زیاتر بکات و زۆرتر بەهێز بێت. 44 مامۆستای پەروەردەکار کاتێک سەرنجی لاوازیەکانی خۆی و نەبوونی ئامراز و هۆکارەکان دەدات، پێویستە بێهیوایی و بێئاگایی و خاوبوونەوە ڕووی تێنەکات. 45 دەبێت بێئاگا نەبێت لەوەی ئاوی ژیان بۆ دڵان کە نهێنی ژیانی هەمیشەیی و نەبراوەیە زۆر جار بەدەست نایەت، بەتایبەت لە کاتی ناخۆشیەکان و لە ناووڵاتی حوزن و ئازاردا. بوێری و کۆشش لە پێناوگەیشتن بە ئامانجی بەرزدا تەنها دوو شتێکن، ژیان پڕ لە فەڕ دەکەن و بەها و مانای پێدەبەخشن. 46 پەروەردە حەزێکی لابەلا نییە سەر هەڵبدات و کۆتایی پێبێت، بەڵکو ئەرکێکی مەزنە پێویستە تا دوایین هەناسا بە عیشق و تامەزرۆییەوە ڕای بپەڕێنێت. پێویستە لەم پرۆسەیەدا سیفەتی ئارامی توێشووی کەسی پەروەردەکار بێت. خودای متعالیش سوبحانە پشت و پەنابێت. 47 گرنگ لە هەر دەستە و کۆمەڵێکدا بوونی کەسانێک نییە ناوی پەروەردەکاریان لێ بنرێت. پەروەردەکار کەسێکە هەستی باوەڕ لە دروستکراوەکاندا پارێزگاری لێ بکات، دڵی بە دوور بگرێت لە خەریک بوون بە ماڵ و دەسەڵات و سوودە تایبەتەکانەوە. ئەو کەسێکە گوێ بۆ هاوارە کبکراوەکانی دڵان دەگرێت کە پێویستیان بە پەروەردە و خاوێنکردنەوە هەیە. 48 ئەگەر هەڵە بێت کەسی پەروەردەکەر کارەکەی بەجێ بهێڵێت کە ڕۆزی منداڵەکان و دایک و باوکی لەسەرا، ئەوە هەڵەیە گەر بەناوی بەدەستهێنانی ڕۆزی و ژیانی منداڵ و خێزانەوە دەستەبەرداری ئەرچی پەروەردەکردن ببێت. 49 مامۆستای پەروەردە زیادەڕۆیی ناکات لە نیگەرانی و دڵتەنجی بەهۆی بەدەستنهێنانی هۆکارەکانی ژیانی مادیەوە، هەروەها زۆر دڵخۆش نابێت بەهۆی بەدەستهێنانی کۆمەڵێک شتی دنیاوە کە بۆی دەستەبەر بووە. 50 پێویستە لەسەر کەسی پەروەردەکار جگە لە کاتی دەوام کاتی تر بۆ قوتابیەکانی تەرخان بکات، باوەک ئەو کرێکارە نەبێت شووناسنامەکەی لە چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی شوێنی کارەکەی نیشان دەدات، یان ئەو فەرمانبەرەی واژووی دەفتەری ئامادەبوون و ڕۆیشتن دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لاپەڕە 56 51 پێویستە کەسی پەروەردەکار نەبێتە هۆ بۆ سەرهەڵدانی گرفت، بەڵکو بەشێک بێت لە چارەسەری گرفتەکان. هەروەها پێویستە لەسەری لە ڕووداوەکان نزیک ببێتەوە، بەدیدێکی ئیجابی و ڕۆحێکی بنیاد نەرەوە. هەروەها خۆی بە دوور بگرێت لە گەڕان بە دوای ناتەواوی و نەنجیەکان و خۆشەکەتکردن لە ڕەخنەگرتن و قسەی بێمانادا. 52 کەسی پەروەردەکار هیچ کەس بەهۆی دەستەوسانی کەمتوانایی لە ئەرکەکەیدا تۆمەتبار ناکات، بەڵکو پێویستە لەسەری یەکەم جار سەرنجی ئەو نەنجی و ناتەواویانەی ناوەوەی کەسەکە بدات. 53 خدا وەڵامی ئەو پەروەردەکارە دەداتەوە کە داوای لێبوردن دەکات و دەڵێت خودایە من دەتوانم چی بکەم، هیچ جۆرە بەهرە و لێوەشاویەک لە خۆمدا شک نابم. خدا درەختی هەنجیر لە دیوارێکی بەردین دەردەهێنێت و بەروبووم لە درەختەوە بەرهەم دەهێنێت. 54 پەروەردە بریتیا لە گوێنەدان بە سکاڵا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکاندا. پەروەردە کۆتایی پێدێت لەو شوێنەی سکاڵا و بێتوانایی لە هەڵگرتنی کۆڵی قوڕس دەست پێ دەکات. 55 پێویستە کەسی پەروەردەکار چاوەڕوانی هەلو مەرج و ڕێککەوت نەبێت، بەڵکو دەبێت هەمیشە هەوڵ بدات بۆ گەڕان بە دوای ئەوەی کە ئەرچی سەرشانە ئەنجامی بدات. 56 پەروەردە مانای دانیشتن و سەرکەسکردن ناگەیەنێت، بەڵکو پەروەردە وزەیەکی مەزنی پێویستە، بۆیە دەبێت دڵی پەروەردەکار پڕ بێت لە وزەی ئەرێیی. 57 تۆوی معریفەی تێنرا و بەهۆی دڵێکی پڕ لە جۆش و خڕۆش و چالاکی وەک درەختی هەنجیری هیندی یان داری پەڵک وایە لە داهاتوودا. 58 پێویستە لەسەر کەسی پەروەردەکار ڕێساکانی ئەدەبدانان کە گەرەکە شوێنیان بکەوێت بەباشی بزانێت، ئەو ڕێسایانەی کە بە جوانی لەلایەن خەڵکیەوە قبول دەکرێن،
دەبێت ئەو ڕێسایانە لە هیچ کاتێکدا پشتگوێ نەخات. 59 پێویستە لەسەر هەر پەروەردەکارێکی خاوەن هەستی بەهێز و نەرم و ناسک ئەرکەکانی بەخۆشی بەندایەتیەوە بۆ خوددا ئەنجام بدات. هەروەها پێویستە لەسەری هەستی هیچ کەسێک بریندار نەکات و خۆی لە ئازاری کەسانی تر بە دوور بگرێت. دیسان پێویستە لە بیری نەچێت کە دڵان شوێنی سیرکردنن لە لای خودداوە. 60 پێویستە لەسەر کەسی پەروەردەکار ئاگاداری سەرجەم کار و کردەوە و هەڵسوکەوتەکانی بێت، هەروەها ڕەچاوی ئەدەب و ڕێز بکات کاتێک لەگەڵ خۆشەویستانی شۆخی یان قسەی خۆش دەکات. 61 دەبێت مامۆستای باوەڕ ئاگادار بێت لە سنووری جیاکەرەوەی نێوان لوودبەرزی و شکۆ، سەرکزی و خۆبەکەم زانین، داخران و کرانەوەی بێکۆت و بەند، ئەمانە لەگەڵ یەکتر تێکەڵ نەکات. 62 دەبێت مامۆستای ئەخلاق لە هەموو قۆناغەکانی ژیانیدا هەڵسوکەوتی گونجاو و تەبابێت لەگەڵ ڕەوشتەکانی ئیسلامدا. پێویستە لە بیری نەچێت کە هەر کارێک ئەنجامی دەدات یان هەر وشەیەک لە دەمی دەردەچێت وەک خشتێک وایە لە بینای کەسایەتی قوتابیەکەیدا. 63 مامۆستای پەروەردەکەر دەبێت بیر بکاتەوە لەو ناتەواوی و هەڵانەی لە پەروەردەدا بوونیان هەیە. پەروەردە بۆ خۆی بریتیە لە گواستنەوەی حاڵی کەسەکان، هەروەها لە بیری بێت کە ئەو ناتەواوی و هەڵانە لە داهاتوودا لەوانەیە لەلایەن کەسی گوێگرەوە وێنەیان لەبەر بگیرێتەوە، بۆیە پێویستە هەست بەو بەرپرسیاریەتیە بکات. 64 دەبێت مامۆستای پەروەردەکەر خاوەنی دڵێک بێت هەمیشە هەوڵ بدات شایستەی لێبوردنی خوددا بێت. 65 هەموو مرۆڤێک پێویستی بە گرنگی پێدان و پەیوەندی باش و گونجاو هەیە. کاتێک پەیوەندی باش و گونجاو لەگەڵ خەڵکیدا گرێ دەدرێت لە دوژمنایەتی دوژمنەکان کەم دەکاتەوە، هۆگری و خۆشەویستیش لە نێوانیاندا برادەر و دۆستی نزیک زیاد دەکات. 66 هەرگیز پرۆسەی پەروەردەی مرۆڤ لە ڕێگەی دڵڕەخی و سروشتی و وشک و توندەوە سەرکەوتوو نابێت. 67 مامەڵەکردنی دڵڕەقانە بە ناوی ئەدەبدانانەوە بەرامبەر ئەو کەسانەی لەژێر پەروەردەی مامۆستایەکدان کارێکە هەرگیز بەڕاست نازانرێت. 68 زیادەڕەوی لە مامەڵەی ڕقدا کینە دروست دەکات، لێبوردەی زۆریش توانای بەڕێوەبردن و ئاراستەکردن کەم دەکاتەوە. سەرکەوتن بەدەست دێت کاتێک هاوسەنجی لە نێوان ئەو دوانەدا بکرێت. 69 پێویستە لەسەر کەسی پەروەردەکار هەمیشە شتگەلێکی بەسوود کە خێریان لێوە پەیدا دەبێت باز بکات. دەبێت قسەکانی ورد و نەرم و لەسەر خۆ بن، چونکە هیچ کەسێک نەیتوانیوە خۆشەویستی و هۆگری بە قسەی ڕق و توند بەدەست بهێنێت. 70 پێویستە ڕێگە نەدرێت کەسانێک وانە بڵێنەوە کە نەنجی لە بەهای ئەخلاقیاندا بوونی هەیە یان خێرا هەڵدەچن و تووڕە دەبن، هەر وەک چۆن ڕێگە بە هیچ فڕۆکەوانێک نادرێت بفرێت گەر لە ڕووی دەرونیەوە تەواو و هاوسەنگ نەبێت. 71 پێویستە کەسی پەروەردەکار ڕێنمایی ئاگادارکردنەوە و ئامۆژگاریەکانی زۆر بە ئارامی پێشکەش بکات، هەروەها پێویستە لە بیری نەچێت هەڵسوکەوتێک کە کەسی بەرامبەر ئازار دەدات و هەستی بریندار دەکات کەسایەتی مەزن لاواز دەکات. 72 مرۆڤ زۆرجار دەکەوێتە ژێرکاریگەری هەستەکانەوە، بەو هەستانەوە بیر دەکاتەوە و بڕیار دەدات کە ئەمەش ڕوبەڕووی هەڵەی دەکاتەوە. لەو بارەدا پەنابردنی مامۆستای پەروەردەکار بۆ ڕاوێژکردن لەگەڵ کەسانی تر دەستەبەری فەڕ و ڕاستڕەوی دەکات، لەو ئەرکانەی جێبەجێیان دەکات. 73 ئەو کاریگەریەی هەر مامۆستایەکی پڕبوو بە نور و ڕوح و لەسەر شاگردەکانی بەجێی دەهێڵێت، هەر وەک گواستنەوەی بۆنی خۆش و دڵڕفێن وایە کە گەشی خۆشی بەهار بەدڵ دەبەخشێت، هەر وەک بڵاوبوونەوەی ئەو نەسیمە بۆن خۆشە وایە کە لە باخچەیەکی ڕازاوە بۆ گوڵی جۆرا و جۆر هەڵدەکات و خۆی دەگەیەنێتە هەموو لایەک. 74 دنیا بە سێ شت دەبێت بە بەهەشت: بە گواستنەوەی بەزەیی بۆ دەوروبەر لە دەست و زمان و دڵەوە، واتە بەزەیی دەست، بەزەیی زمان، بەزەیی دڵ. 75 دەرونی کامڵ و تەواو دەوروبەر دەپشکنێت و دەکەوێتە گەڕان بۆ قوتارکردنی خەڵکانی تر، بە بەزەیی و پەروەردە لە پێناو ڕزگاربوونێکی هەتا هەتاییدا. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. لاپەڕا 81 76 سەرکەوتنی ڕاستەقینە بریتیە لە سەرکەوتنی دڵان،
ئەمەش بۆ کەسانێک دەستەبەر دەبێت دڵی خۆیان کردبێت بە خەڵوەگای یادی خوددا. 77 پەروەردەکەری نمونەیی کەسێکە پسپۆڕی دڵان بێت. کەسی پەروەردەکار وەک پزیشکی دڵوایە کە هەڵدەستێت بە دەستەبەرکردنی ژیانی هەتاهەتایی بۆ ڕۆحەکان. 78 پێویستە دڵی مرۆی پەروەردەکەر ناوەندێک بێت بۆ پاکژی و خاوێنی معنەوی، دڵێک بێت جێگەی سیرکردنی خوددا و بەندەکانی خوددا بێت. 79 خۆشەویستی و ورەی بەرز هەرچی گرفتە چارەسەر دەکەن. پێویستە خۆمان بخەینە جێگەی ئەو مرۆڤەی گرفتەکانی بۆ چارەسەر دەکەین. ئێمە شان دەدەینە ژێر بەرپرسیاریەتێکی قوڕس، هەروەها بەدەستهێنانی پاداشتێکی مەزن لە سەرکەوتنی هەر مرۆڤێک. بە هەمان شێوە شان دەدەینە ژێر گوناهی هەر مرۆڤێک بەهۆی ئێمەوە ڕوبەڕووی شکست و دۆڕان دەبێتەوە. 80 تەرازووی خۆشەویستی بریتیە لە قوربانیدان. تەنها قسەی وشک و ڕوود دەربڕی هیچ شتێکی مانادار نییە. گەورەمان جەلالەدینی ڕۆمی دەڵێت با قسە و باست هەمیشە شۆخی نەبێت. بانگەشەی خۆشەویستی کارێکە پێویستی بە سەلماندن و بەڵگە هەیە، ئەوەش بریتیە لە قوربانیدان. 81 پێویستە مامۆستای پەروەردەکار بە ئازاری شاگردەکانی ئازار بخوات و لەگەڵ خۆشیەکانیاندا خۆشحاڵ بێت، ئەوان بکات بە برا و دۆستی خۆی، ئەو دەبێت دڵان بە دۆستایەتی و هۆگربوون پێکەوە گرێ بدات. 82 کەسی پەروەردەکار ئەو کەسەیە پشکنین ناکات و بە دوای نەنجی و ناتەواوی شاگردەکانیدا ناگەڕێت، بەڵکو نەنجی و هەڵەکانیان دادەپۆشێت و هەوڵی چارەسەر و ڕاستکردنەوەیان دەدات. 83 خۆشەویستی بریتیە لە هێلێکی هەڵقوڵا و ڕەنگرتووی نێوان دوو دڵ. پەروەردەی دروست بەندە بەبوون و مانەوەی ئەو هێلە هەڵقوڵاوە. 84 مامۆستای پەروەردەکار هەتا کۆتایی دڵی خۆی بەکراوەیی بۆ قوتابیەکانی دەهێڵێتەوە تا شاگردەکان گرنگی بەو دڵە کراوە نیشان دەدەن و مەیلیان بۆ لای دروست دەبێت. 85 ئەو خۆشەویستیەی بەرامبەر هەر پەروەردەکارێک هەستی پێدەکرێت پەیوەندی لەگەڵ کەسی فێرخواست تۆکمە دەکات. نزیک بوونەوەی مامۆستای پەروەردەکار لە شاگردەکانی بەسۆز و خۆشەویستی دەبێتە هۆی گواستنەوەی ئەو نامانەی دەیەوێت پێیان بگەێنێت. بەو کارەش نامەکان بە ڕێگەی دڵ دەگەنە جێگەی خۆیان، خێراتر لەوەی لە ڕێگەی ئەقلەوە بیەوێت بۆیانی بگوازێتەوە. 86 دەبێت مامۆستای باوەڕ بەڕێز و شکۆمەندیەوە بچێتە ناووانەکانی وەک ئەوەی بچێتە ناو پەرستگایەکەوە. هەروەها پێویستە لەسەری بزانێت کە پەیوەندی و خۆشەویستی لە کارە زۆر پێویستیەکانن. 87 ئەو زانیاریەی ناگاتە دڵ هەرگیز ناگۆڕێت بۆ میرات و کەلتور، واتە ڕووگەیەکی خێری لێوە پەیدا نابێت. 88 پەروەردەکاران کاتێک پەروەردەی دڵ و ژیری منداڵان دەکەن، ڕەهەندێکی دنیایش بۆ داهاتووی گەلوونەتەوەیەک مسۆگەر دەکەن. بینا لەسەر ئەم ڕاستیە دەتوانین بڵێین پەروەردەکاران ئەندازیارانی نەخشەی داهاتوون. 89 زانست و کولتور تەنها بە زیندەجی دڵێکی دەوڵەمەند بەوەڕع دەتوانرێت فێری خەڵکی بکرێن. کاتێک مرۆڤ دەگاتە ئەو حاڵە بە خۆشەویستیەوە سەرنجی شاگردەکانی دەدات، ئەو تۆوەی بە خۆشەویستیەوە دەچێنرێت بە نەمری دەمێنێتەوە. 90 گەر مرۆڤ بیەوێت پەروەردەکار دەربچێت، پێویستە خاوەنی هەستێکی بەهێز بێت و بەزەی و سۆز لەلای بوونی هەبێت. 91 ئەرچی سەرشانی کەسی پەروەردەکارە بە سۆز و بەزەیی لە قوتابیەکەی نزیک ببێتەوە، سەرنجی قوتابیەکەی بدات وەک باڵندەیەکی بریندار کە پێویستی بە چارەسەر هەیە، چونکە بەزەی و سۆز لە گرنگترین ئەو کارانەیە کار دەکەنە سەرویژدانی تەندروست. 92 بەزەیی وەک ئاگرێکە هەرگیز لە دڵی کەسی پەروەردەکاردا خامۆش نابێت. 93 هەر کاتێک کەسی پەروەردەکار خودپەرست و بێبەش بوو لە بەزەی و سۆز، ئەوە ستەمێکی گەورەیە لە مرۆڤایەتی. 94 ئەوانەی ڕێنمایی خەڵکی دەکەن نمونەیان وەک نمونەی ئەو گوڵ و گوڵزارانە وایە کە خەندە و بزا دەخەنە سەرلێوی هەر مرۆڤێکی دڵڕەق و کەم هەست. پێویستە لەسەر پەروەردەکاران سروشتیان وەک سروشتی گوڵوا بێت. دەبێت توانایان هەبێت ڕقترین دڵنەرم بکەن، پێویستە بتوانن گریشترین ڕوخسار بهێنە خەندە و پێکەنین. 95 یەکێک لە هەرە گرنگترین ئەو کارانەی کەسی پەروەردەکار پێویستە گرنگی پێ بدات، ئاگاداربوونەوە لەوەی کەم و کوڕی و کەم تەرخەمیەکان لە خودی خۆیدایە و سەرکەوتنیش لە خودداوەیە.
96 پێویستە مامۆستای پەروەردە بیر بکاتەوە ئەو پیشەی خۆی داوەتە پاڵبەر لە هەموو شتێک بەهرە و نیعمەتی مەزنی خودایە بۆ ئەو هەروەها پێویستە لەسەری خۆی بە بەرپرس بزانێت لە ئامادەکردنی شاگردەکانی لە ڕووی مادی و معنەویەوە ئەوەش وەک سوپاسگوزاریەک بۆ ئەو نیعمەتە مەزنەی خوددا بەوی داوە 97 دەبێت مرۆی پەروەردەکار دەستبەرداری غڕور و ملنەدان بێت و جێگەی ئەو دوانە بە عەشق و خۆشەویستی پڕ بکاتەوە 98 پێویستە ژیانی مامۆستای باوەڕ و ئەخلاق لەسەر بنچینەی کار و ورەی بەرز و بڵند بینا کرابێت دوور لە ڕووپامایی و فەخری نابەجێ 99 هەر ڕۆژێکی نوێ وەک لاپەڕەیەکی سپی و پاک و کراوە وایە لە ڕۆژمێری تەمەنت تۆ دەتوانیت ئەو لاپەڕە سپیەی بەردەمت بە باشترین شێوە پڕ بکەیەوە 100 پێویستە مامۆستای پەروەردەکار چرکە بە چرکەی ئەو کاتانەی لەگەڵ شاگردەکانی بەختی دەکات بە گرنگی و بە نرخ تەماشا بکات وەک ئەوەی ئەو چرکانە دوایین هەناسەی ژینی ئەون دیسان پێویستە هەمیشە لە هەستی ستایش و شکری خوددادا بمێنێتەوە 101 و کۆتایی هەموو منداڵێک لە دنیادا ئاتاجی پەروەردەیە کە دایک و باوک و مامۆستایان پێشکەشی دەکەن لە دوا ڕۆژیشدا دایک و باوک و مامۆستایان ئاتاجی خێر و چاکەی بەردەوامن هەروەها ئاتاجی هەموو جۆرە داوا و نزایەکی خێری ئەو منداڵان کە بە پەروەردەکردنیان هەستاون هەندێک لە بنەمای ژیانی وەرگیرا و لە قورئان و فەرموودا کە لە پەروەردەدا دوو مەزنترین ڕێنمایی کارن مەزنترین وتە قسەی خودای متعالە باشترین ڕێگەیەک بۆ خێر و چاکە بریتیە لە ڕێگەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهێزترین پەنا بریتیە لە خۆ پارێزی یادی خوددا باشترین قسە و گفتارە باشترین چیرۆک ئەو چیرۆکانن لە قورئانی پیرۆزدا هاتوون ڕێگەی ڕووناک و ڕۆشن بریتیە لە ڕێگەی پێغەمبەران سەلامی خودایان لەسەر بێت زانستێک خێر و سوودی زۆری تێدایە کە دەبێتە بەرەوگە و ڕێگە ماڵ و سامانێکی کەم سوپاسی خودای لەسەر دەکرێت باشترە لە ماڵ و سامانێکی زۆر کە سوپاسی خودای لەسەر ناکرێت خراپترین بیان و هێنانەوە ئەو بیان و هێنانەوەیە دەکەوێتە سەرەمەرگ خراپترین پەشیمانی ئەو پەشیمانەیە دەکەوێتە ڕۆژی دوایی خراپترین هەڵا بریتیە لە درۆ باشترین دەوڵەمەندی دڵە ڕازیبوون بە بەشی خوددا دڵ دەوڵەمەند دەکات باشترین باوەڕ ئەو باوەڕەیە لە ناو دڵدا نەخشی گرتبێت ئەو ماڵەی زەکاتی لێ نادرێ و خێر و سەدەقەی لێ ناکرێت لە ڕۆژی دواییدا ڕووی مرۆڤ ڕەش دەکات خراپترین کاسبی ئەو کاسبیەیە لە سوو خۆریەوە بەدەست دێت بەهێزترین کوێری بریتیە لە لادان دوای چوونە ناو ڕێگەی حەق و ڕاستی خراپترین کوێری دڵە گەر ببێت بە هۆکاری هیدایەتی کەسێک ئەو کارە لە هەرچی شتێک خۆری لێ هەڵبێت وە لێ ئاوا بێت بۆ تۆ باشترە گەر مرۆڤ ببێتە هۆکاری پەروەردەکردن ئەو کارەی بریتیە لە بەرەی پەروەردەی دڵ و دەروون ڕێگەی زیادە سەرفکردن و دەستبڵاوی و پژاندن یەک لە یەک خراپترن ناشرینترین پژاندن و دەستبڵاوی بریتیە لە پژاندنی وزە و تواناکانی مرۆڤ خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات